مەسیحیەکانی دەشتی نینەوە لە کەشێکی باراناوی ڕێوەرسمەکانی تایبەت بە جێژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیحیان لە ناوچەکانی خۆیان کردەوە. ئێرە قەزای حەمدانیە لە دەشتی نینەوە گەورەترین شاری مەسیحیەکانە لە عێراق. پێش داگیرکردنی ئەو قەزایە لەلایەن تیرۆریستانی داعش زیاتر لە 7,000 هاوڵاتی مەسیحی لێرە دەژیان. بەڵام ئێستا تەنها 23,000 هاوڵاتی مەسیحی لەو قەزایە ماونەتەوە. ئەوانەی تر زۆربەیان چوونەتە دەرەوەی وڵات. مەسیحیەکان دەڵێن جێژنە و بۆنە و یادەکانیان خۆشی جارانی نەماوە. ئەوان دەڵێن لە زۆربەی کاتەکان بیر دەکەنەوە بۆچی وایە بەسەر هات. هەر خێزانێکیان کەوتە وڵاتێک و ماڵەکانیان تاڵان کرا و خانوو کەلێسەکانیان تا ئێستا هەر بە سوتایی ماوتەوە. رغم أنه نشوفها هي محروقة بيوتنا وكنائسنا ومناطقنا، لكن بالحقيقة عندنا بسيط سەرەڕای ئەوەی کلێسە و خانوەکانمان سوتاوە، بەڵام لە ڕاستیدا تاوەکو ئێستا هیوامان لەدەست نەداوە. ئەو بەشە خێزانانەی ماوین ئێرە جێناهێڵین. وەکو بینیتان ڕێوڕسمە ئاینیەکانی تایبەت بە ڕۆژە پیرۆزەیەمان بەباشی بەڕێ کرد. بە دڵنیاییەوە وەک جەژنەکانی تر نەبوو، لەبەر ئەوەی ژمارەیەکی کەم لە خێزانەکانمان لێرە ماون و ئامادەی ڕێوڕسمەکان بوون. جاران لە جێژن و یاد و ڕێوڕسمە ئاینیەکان لە هۆڵەکانی ئەو کەلێسە هەزاران هاوڵاتی مەسیحی کۆ دەبوونەوە و ئامادەی ڕێوڕسمەکان دەبوون. بەڵام ئێستا بەهۆی بەردەوامی کۆچکردنی خێزانە مەسیحەکان بۆ دەرەوەی وڵات زۆربەی هۆڵی کەلێسەکانی ئەو قەزایە بە چۆڵی ماونەتەوە. للأسف التهجير المستمر بسبب الأوضاع الأمنية المتردية. بەداخەوە کۆچکردنی مەسیحیەکان بۆ دەرەوەی وڵات بەردەوامی هەیە بەهۆی ناسەقامگیری ئەمنی و نەبوونی ئیشوکار و چەندین هۆکاری تریش. سەدان شێستی دانیشتوانی ئەو قەزایە ئێرەیان جێهێشتووە. لە جەژنەکانی ڕابردوو هۆڵی کلێسەکان و دەرەوە و بگرە شەقامەکانی دەوروبەری کلێسەکانیش پڕ دەبوون لە خەڵک بۆ بەشداریکردنیان لە ڕێوڕسمە ئاینیەکان. مەسیحیەکانی دەشتی نینەوە دەڵێن سەرڕای ئەو ناخۆشیانەی بەسەریان داهاتووە هەر بەردەوام دەبن لە یادکردنەوەی بۆنە و یادە ئاینیەکانیان. قەرەقۆشیش شاری مەسیحیەکانە و هەر بۆ مەسیحیەکانیش دەمێنێتەوە. أكيد هذا العيد يختلف عن باقي الأعياد. ئەو جەژنەیە جیاوازی هەیە بۆ ئێمە لەبەر ئەوەی زۆربەی خێزانەکانمان چوونەتە دەرەوەی وڵات و دوورن لە ئێمە. بەڵام ئەمڕۆ وەک تەحەدایەک بۆ تیرۆریستانی داعش بەڕێوڕسمە ئاینیەکانمان پێیانمان وت ئێمە ماوین و هەردەمێنین. قەرەقوشیش شاری مەسیحیەکانە و هەر بۆ مەسیحیەکان دەمێنێ. مەسیحیەکان لەو قەزایە 7 کەلێسەیان هەیە. ئەو کاتانەی تیرۆریستانی داعش ئەو ناوچانەیان داگیر کردبوو هەر 7 کەلێسەکەیان سووتاند و تا ئێستاش هەر بە سوتایی ماوتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوس قەزای حەمدانیە.